منیش بەنەوەی خۆم بە خێراتنی هەموو لایەک دەکەم کە تەشریفتان هێناوە بۆ ئەم یادکردن لەم ڕۆژە پیرۆزە. ئەوانەی هاوتەمەنی من و لە ساڵەکانی دەیەی 67 زاینیدا لە قوتابخانە دەرسیان خوێندووە، دڵنیام هەمویان قسەکانی من تەئید دەکەن کە بە درێژایی ئەو چەند ساڵە ئەو 12 ساڵەی کە من لە قوتابخانە دەرسم خوێندووە لە هەمووی کتێبەکانی مێژوو واتە تاریخی قوتابخانەکاندا باز لە سەرجەم شۆڕش و جوڵانەوەکانی ڕزگاری خوازی نەتەوەکانی ئێران دژ بە ڕێژیمی پاشایەتی کراوە. بەڵام کۆماری ئیسلامی کە غەدارتر لە ڕێژیمی پەهلەوی و پاشایەتیە تەنانەت لە مێژووشدا چاوی بە بەشێک لە مێژووی نەتەوەی کورد هەڵنەهاتووە و لە هەموو ئەو کتێبانەدا تەنیا بە یەک ڕستە باز لە کۆماری کوردستان و جوڵانەوەی کوردی دەکات. ئەویش بێ ئەوەی کە باسە ناوێک لە کۆماری کوردستان بێنێ تەنیا بە یەک ڕستە دەڵێ ئەگەر هەڵە نەبم دەڵێ بعدها چنین حرەکەتی در کوردستان توسط قاضی محەممەد صورت گرفت کە فەوران سەرکوب شد. پەیامەکەی من ئەوەیە ئەگەر کۆماری ئیسلامی ویستی بەو کارەی مێژووی کۆماری کوردستان بسڕێتەوە لە ناو کتێبەکانی مێژووی قوتابخانەکانی ئێراندا لە هەڵەدا بووە، لە ژێر سێبەری چالاکیەکانی ئەندامانی حیزبی دموکراتدا مێژووی کۆماری کوردستان و شۆڕشەکانی نەتەوەی کورد بۆ هەتا زیندوو دەکرێنەوە و دەدرەوشێنەوە و دەرسیان لێوە دەگیرێ. جاهر بۆیە بە کوێرایی چاوی دوژمنان خەبات درێژەی هەیە. شێعرێکی کاک بڵندتان بۆ دەخوێنمەوە، بەداخەوە کاک بڵند کادرێکی پارتی دموکرات بوو و ساڵی 1988 و شێعرەی بۆ ڕادیۆی حیزبی دموکرات نردووە کە بە قسەکانی مامۆستا عاشق لەو کاتیەوە کاک بڵندی نەدیوەتەوە. هیوادارم کاک بڵند لە ژیاندا مابێ و هیوادارم سەربەخۆیی کوردیش ببینێ. ئەو شێعرەی من نییە و ئی کاک بڵندە. کۆمارەکەم وەک کۆرپەیە تازە پێت نابووە ژیان لە ژین کرای، هێشتا تامی شیری دایکت نەکردبوو کاتێ لە باوەشی بڕای. وەک خەبات جێرێکی ناکام لەگەڵ دەستڕێژی یەکەمە شەهید کرای. وەک بەندیە هیچ دادگایە لێی نەپرسی کاتێ لە سێدارە درای. وەک شینایی جوتیارێک بووی هێشتا دروێنە نەکرا بووی کاتێ هەر بەشینی خورای. وەک خاوەن ماڵ پشود لە ماڵی خۆت نەدا کاتێ لە شاری خۆت تارای. وەکو دەنجی ئازادی خواز نەگەیشت بوویە سەر لێوان هەر لە نێو گەرودا خنکای. وەکو شێعری شاعیرێک بووی هێشتا لەدایک نەببووی لە پەردەی ئیلهامە پژای. وەک هەواڵی ئاژانسێکی دەنگ و باز بووی لاپەڕەی ڕۆژنامەت نەدی کاتێ لەژێر چاپدا دڕای. وەکو مەشغەڵی نەورۆز بووی هێشتا بڵێسەت نەدابوو لە چوار لاوە فولێ کرای. وەک تیشتی ڕۆژ هەرکە یەکەم گزنگتدا لە سەوزایی خاکە گیرای. وەک درەختێ بەری میوەت نەگرت بوو کاتێ تەوری ڕۆژگاری ڕەش بێبەزەیانە قەڵتی دای. وەکو بانگی مەلای ئاین نەگەیە سەری منارە کاتێ خۆت و پێشەواکەت خرانە قوڵفی سێدارە. بەڵام ئازیز ئەی کۆمارم ئەی سامانی کوردەواریم، ساڵان دێن و ساڵان دەڕۆن یادت ماوە لەبیر نەکرای. لە مێژووی خوێناوی کورددا تۆمار کرای. دڵنیابە ڕێبوارانی کاروانی دوور گۆشەی دڵیان سۆمای چاویان
بۆ کردی بە تابوتی سوور تۆ و پێشەوا لە یاد ناکرێن لە دڵمانن هەموو ساڵێ لە سەرەتای ڕێبەندانە لە نێو گشت ماڵێ میوانن هەتا ماوین ئێوەش ماون لەگەڵتانین لەگەڵمان سپاس